يا حامل القرآن قد خصك الرحمن بالفضل والتيجان والروح والريحان يا حامل القرآن. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سوپاس بۆ خۆی جیهانیان و درود و سڵاو بۆ سەر گەورەی پەیامبەران محەممەد و خانەوادەکەی بەتێکڕا. ئازیزان بینەرانی بەرنامەی قورئان خوێنانی نەوجەوان، سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێ. بەخێراتنتان دەکەین بۆ دیدارێکی نوێ لەم بەرنامە جیاوازە. قورئان خوێنانی نەوجەوان کە لە میانەوە تیشک دەخێنە سەر ئەوانی کە قورئانی پیرۆزیان لەبەر کردووە و تەمەنیان کەمترە لە 15 ساڵ. کوڕان و کچانێک قورئانی پیرۆزیان لەبەر کردو و دەستیان بە لەبەرکردنی کردووە لە تەمەنێکی سەرەتاوە. هەندێکیان لە 5 ساڵی و هەندێکیان لە 6 ساڵی و هەندێکیان دوای ئەو تەمەنە. ئەمڕۆ میوانێکی جیاوازمان لەگەڵا. لەم ئەڵقەیەدا حافزی قورئانی پیرۆز ئیبراهیم عەلی. بەخێر بێ کاکە ئیبراهیم، چۆنیت؟ سواز بەخوا. خەڵکی عێراقی؟ بەڵێ. باشە. ئێستا تەمەنت چەندە؟ 14 ساڵ. تەمەنت 14 ساڵە. کەی دەست بە لەبەرکردنی قورئانی پیرۆز کرد؟ تەمەنت چەند بوو؟ دەستم پێکرد کە تەمەنم 7 ساڵان بوو. 7 ساڵ. بەڵێ. من دەستم پێکرد کە لە پۆلی یەکەم بووم و زۆر زانیاریم لەبارەی قورئانەوە نەبوو و لەبارەی دینەوە. و بەڵێ تەمەنم 7 ساڵان بوو. باشە، کاتێ بە 7 ساڵی دەست پێکرد کێ هانی دایت؟ باوکت، دایکت یاخود لە قوتابخانە هەندێرێکت هەبوو؟ بەڵێ بێگومان چاکەی دایک و باوکم زۆرە لەسەرم. ئەوان هەندێرم بوون بۆ لەبەرکردن و من سەرەتای لەبەرکردن باوکم هانیدام و پێی وتم ڕۆژی قیامەت دەیت و خوای گەورە پێت دەفەرمێ بخوێنە و بەرز بەرەوە، چونکە پایەی تۆ لە کۆتا ئاەتەکە دەیخوێنیتەوە. جوانە. تەنها ئەم قسەیم بیست و لای خۆشەویستێکی گەورە بۆ قورئان دروست بوو. جوانە. واتە چەند جوانە کۆتا ئاەتکردی خوێنی کۆتا پلەی تۆ بێت بۆ پلە و پایەت بەرز دەبێتەوە. بەڵێ. جوانە. باشە، یەکەم لەبەرکردنت کە تەمەنت 7 ساڵ بوو یان تەنها گوێت دەگرت و لەبەرت دەکرد؟ لەسەر قورئان دەخوێندەوە؟ من لە سەرەتادا لای مامۆستا ئیبراهیم شومەری دەمخوێن، خوا پاداشتی بداتەوە. چاکەی زۆرە لەگەڵم. بەڵێ. ئەو بە شێوازی خوێندنەوە پێی لەبەردەکردم. جارێک ئاەتەکەی دەخوێندەوە، دوایی ئاەتێکی تری دەخوێندەوە، ئەو 3 جار دەیخوێندەوە، منیش هەر جارێک دەموتەوە تا لە جاری 4ەمدا لەبەرم دەکرد. جوانە، کەواتە یەکەم لەبەرکردنت بەڕێگای وتنەوە بووە. بەڵێ. لە تەمەنی 7 ساڵی بووی، چەند لەبەر کرد لە یەکەم ساڵ؟ لە ساڵی یەکەمدا من نزیکەی 5 جوزە تا 6 جوزم لەبەر کرد. 6 جوزە؟ بەڵێ. تۆ لە قوتابخانەش بووی؟ بەڵێ. ئەرکی قوتابخانەشت هەبوو حەزت لە یاریش بوو. چۆن ڕێخستنت لە نێوان خوێندن و لەبەرکردن دەکرد؟ من بەرنامەیەکی تایبەتم هەبوو کە دایک و باوکم بۆیان دانابوو بۆ کارەکانم. واتە من لە نێوان یاری و خوێندن و قورئاندا ڕێکم خستبووم. بەڵێ کاتێکی تایبەتم بۆ یاری هەبوو، وەک یاری کۆمپیوتەر بۆ نمونەیان لەگەڵ لە هاوڕێکانم، و هەروەها کاتی وانە خوێندنیشم تایبەت بوو دوای نوێژی ئیشان لە نێوان نوێژی مەغریب و عیشا. و کاتی قورئانم دوای هاتنەوە لە قوتابخانە بوو، مامۆستا داهات و پێکەوە لەبەرمان دەکرد. جوانە. کەواتە ئێمە باسی ئەوە دەکەین کە تایبەتە بە ڕێخستن لە نێوان لەبەرکردن و خوێندن کە ڕێخستنی کات بووە. ڕۆژانە بە نزیکی چەند لەبەرە کرد؟ ئەگەر زۆر بەتوانە بوومایە 3 لاپەڕم لەبەر دەکرد. 3 لاپەڕە؟ بەڵێ، ئەگەر ماندوو بوومایە لاپەڕێکم لەبەر دەکرد. باشە، شێوازی لەبەرکردن، ڕێگای لەبەرکردن، دوای وتنەوە باسی شێوازی وتنەوەمان کرد. ئێستا کاتێ 3 لاپەڕت لەبەرە کرد چ شێوازێکت دەگرتە بەر تا لەبەرت دەکرد؟ هەندێک جار هەڵم دەدا ئاەتەکە بخوێنمەوە و بە شێوەی خۆی لی تێبگەم، و ئەگەر تێنەگەشتمایە ئەوە لە باوکم یا مامۆستاکەم دەپرسی. من 3 جار دەمخوێندەوە و پاشان لە ماڵەوە دەمخوێندەوە، بەم شێوەی پەیڕۆم دەکرد. جوانە، کەواتە تۆ بە شێوەی یەک لە دوایەک دەتخوێندەوە. با باسی جوان خوێندنەوە بکەین. بەڵێ. ئایا تۆ بە جوان خوێندنەوە لەبەرت دەکرد یان بە هەڵە لەبەرکردن دەکرد؟ من بە جوان خوێندنەوە لەبەرم دەکرد. مامۆستا ئیبراهیم بە جوان خوێندنەوە وانی پێدەدام. کەواتە بە جوان خوێندنەوە لەبەرت دەکرد. بەڵێ. دەی بە گوێمان لە خوێندنەوەکەت بێ تا دڵنیا بین لە جوان خوێندنەوە. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا
وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما ويدعو الإنسان بالشر دعاءه بالخير وكان الإنسان عجولا وجعلنا الليل والنهار آيتين فمحونا آية الليل وجعلنا آية النهار مبصرة لتبتغوا فضلا من ربكم ولتعلموا عدد السنين والحساب وكل شيء فصلناه تفصيلا. ما شاء الله لێبێ خوێندنەوەیەکی باش و بەڵام کە مەشەڵەژانتەوە مەشڵەژێ ئێستا باسی لەبەرکردنەکەت دەکەین ئەگەر بڵێن گرانترین ئاەت و سوورەت کە لەبەرت کرد بێ کامە بوو سوورەتی مجادیلە بوو گرانترین سوورەت بەڵێ کە لەبەر چەندت پێچوو کاتی پێویستم نزیکەی 2 هەفتە بوو 2 هەفتە چونکە بەڕاستی سەخت بوو باشە دوای ئەوەی کە سوورەتی مجادیلت تەواو کرد ئایا خێراییت لە لەبەرکردن زیادی کرد چونکە زۆرت پێچوو لە سوورەتی مجادیلە دوای ئەوە تەواوت کرد بەڵێ خێراترم باشە لە سوورەتەکانی تردا باشە چ شتێک کە پێدا تێپەڕیبی زۆرترین سەختی و ئاستەنگ بوو لە ڕێگات بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز زۆرترین ئاستەنگەکان بریتی بوو لە واتە ژینگەی قوتابخانە جارجارە چالێکی تریشم هەبوو واتە کەڵەکەبوونی ئەرکەکانت بۆیە سەختی توش دەبوو لەم کارەدا وایە باشە ئێستا باباسی ئەو بکەین کە تۆ قورئانت لەبەر کرد و تۆ چەند ساڵت پێچوو بۆ تەواوکردنی لەبەرکردنەکە بە 6 ساڵ و نیو لەبەرم کرد 6 ساڵ و نیو کۆتا سوورەت کە لەبەرت کرد سوورەتی ڕعد بوو سوورەتی ڕعد کۆتا سوورەت بوو لەبەرت کرد کەی قورئانی پیرۆزت لەبەر کردواتە کۆتا لاپەڕە بەڵێ کۆتا لاپەڕە بوو لە سوورەتی ڕعد کەی بوو لەبیرتە لە 25/12/2007 بوو لەکوێ لە ماڵەوە بووی بەڵێ باسی هەستەکانتم بۆ دەکەی هەستی مامۆستاکەت لەو کاتەدا من هەستم وا بوو سوپاسی خوام کرد کە بەسەرکەوتووی بۆ لەبەرکردنی قورئان دوای چەندین ساڵ بە ناڕەحەتی ماندوو بوون بەڵام سوپاس بۆخوا و هەستێک بوو بە ڕاشکاوی باز ناکرێ و مامۆستا زۆر شانازی پێوە ئەکردم و خانەوادەکەم زۆر زیاتر شانازیان پێوە کردم واتە ئەو ماندوێتیان بینی بوو کە من و مامۆستاکەم چەشت بوومان بەڕاستی سوپاسیان دەکەم واتە دوای ئەم هەموو گرانی و سەختیە گەیشتینە کۆتایی لەبەرکردنی قورئانی پیرۆز شتێکی جوان و کارێکی گەورە ڕۆشتن هەموو ئەو ڕۆژە سەختانە وە کاتە ناڕەحەتەکان هیچ نەمایەوە تەنها قورئان نەبێ لە سینەتدا بۆ خێر و پاداشت سوپاس بۆخوا باشە با باسی بکەین لە دوای لەبەرکردنی قورئانی پیرۆز قۆناغی دەورکردنەوە و چەسپاندن ئێستا چۆن جێگیری دەکەی ئێستا دەورکردنەوە هەموو ڕۆژێ دەبێ 5 جزء بێ هەموو ڕۆژێ 5 جزء دەور دەکەیەوە بە جۆرێک لە هەفتەیەکدا ختمێک تەواو دەکەم زاناکان دەفەرمون هەرکەس 5 لەبەریکە لەبیر ناکە هەرکەس 5 لەبەرکە لەبیر ناکە باشە ئەم 5 جزئەکەی دەخوێنیتەوە بەیانیان ئێوەران کاتێ بەرەبەیان لە خەو هەڵدەستم کە بێگومان قورئانی بەرەبەیان بە شایەت گیراوە واتە کاتێکی پیرۆزە و ئەگەر بتوانم بخوێنم ئەوە لەو کاتەیە دەخوێنم وەنزیکی کاتژمێرێک تا کاتژمێرێک و نیوم پێ دەچێت تا 5 تەواو بکەم 5 جزء بە کاتژمێریان کاتژمێرێک و نیو 5 جزء تەواو دەکەی ماشاءالله باشە ئایا ئێستا چوویت لە دوای لەبەرکردنەوە هەروەها جێگیرکردن بۆ زانستی تەجوید بە لەبەرکردنی کۆمەڵێک دێڕە شەعر کە تایبەت بێ بە زانستی تەجوید بەڵێ دەستم بە لەبەرکردنی مەتنی جەزەری کردووە و ئەم مەتنی جەزەریە زۆر بە درێژی باسی تەجویدی دووە دەکات جوانە دەستت پێ کردویان تەواوت کردووە مۆڵەتت وەرگرتووە تیایدا هێشتا نا بەڵام هەندێک شتم ماوە دەربای تاواکردنی جەزەری بە ناوی تاواکەرەکانی جەزەریە دەکرێت گوێبیستی هەندێک لە دێڕەکانی جەزەریە بین فەرموو يقول راجع عفو رب سامعي محمد بن الجزري الشافعي الحمد لله وصلى الله على نبيه ومصطفاه محمد وآله وصحبه ومقرئ القرآن مع محبه وبعد إن هذه مقدمة
فيما على قارئه أن يعلمه، إذ واجب عليهم محتم قبل الشروع أولا أن يعلموا مخارج الحروف والصفات، ليلفظوا بأفصح اللغات، محرر التجويد والمواقف، وما الذي رسم في المصاحف من كل مقطوع وموصول بها وتاء أنثى لم تكن تكتب بها. ما شاء الله، زۆر جوانە. دەست بە مۆڵەتی قیراءەت کردووە؟ ئێستا کە لە خوێنی تاوکاریەکان بوومەوە ئەوە دەست دەکەم بە مۆڵەتی قیراءەت و کاتێک توانیم زانستی تەجوید تەواو بکەم بە خوێندنەوە و بە زانستی، ئەوە مۆڵەتی قیراءەت دەست پێ یەکەم. مۆڵەتی قیراءەت دەست پێ دەکەی، واتە باسی تەجویدی خوێندنەوە و کردداری دەکەی. بەڵێ، کەواتە دوای جوان خوێندنەوە دەست بە مۆڵەتی قیراءەت بە سەنەدەوە دەکەی. مامۆستاکانت کێن؟ واتە و کەسانەی کە فێرکردن و لەبەرکردنیان پێکردی. یەکەم مامۆستا ئیبراهیم شمەری کە چاکەی زۆرە بۆم، جوانە. و هەروەها مامۆستا ئەحمەد خۆجە کە چاکی زۆرە لەگەڵم. لای مامۆستا ئیبراهیم 18 جوزم لەبەر کرد و لای مامۆستا ئەحمەد خۆجە 12 جوزەکەم تەواو کرد. بەڵێ، و کاتێک لای مامۆستا ئیبراهیم بووم بچوو بووم، هەر بۆیە ئەو کاتە تووشی وەسوەسە و ڕێڕایی نەدەبووم. هەر بۆیە ئەو ماوەی مامۆستا ئەحمەد خۆجە ماوەیەکی زۆر سەخت بوو بۆم بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز. باشە، ئێستا تۆ باسی دوو قۆناغت کرد بۆ کاتی لەبەرکردنت لەگەڵ مامۆستای یەکەمت مامۆستا ئیبراهیم شمەری و مامۆستای دووەمت مامۆستا ئەحمەد. جیاوازی ئەو دوو قۆناغە چی بوو؟ ئەو کاتە قۆناغی مامۆستا ئەحمەد خۆجە بۆ من سەختتر بوو. تۆ گەورەتر بووی. بۆچی؟ و قۆناغی مامۆستا ئەحمەد خۆجە من گەشتم بە تەمەنی لاوێتی و وەسوەسە و ڕێڕایم بۆ دەهات. خافڵاندن زۆر بوو. بەڵێ، و زۆرتر دەخافڵان. و کاتێک تەمەنم بچووک بوو لە پاکێتی منداڵیدا بوو و گوێم بە خەیاڵات و خافڵاندن نەدەداوەکو ئێستا. کەواتە لەگەڵ بوونی هاوڕەکانتدا ئەمە کاریگەری هەبوو. چۆن ئەمە تێپەڕێت؟ ئەمەم تێپەڕان بێگومان بە نزیکبوونەوەی زیاتر لە قورئان. لەگەڵ نزیکبوونەوە لە قورئان ڕێنمونی دێت و سەرکەوتن و واتە جوانە. کەواتە تۆ بە فەزلی خوا ئەم سەختی و ناڕەحەتیانە تێپەڕاندووە. ئەگەر بڵێن چەند ئاەتێک کە هەمیشە دەیڵیتەوە یان لەبەرت کردووە بەڵام زیاتر لە زەینتدا چەسپاوە زیاتر دەیڵیتەوە، ئاەت یان سوورەتێک کە زیاتر خۆشت بوێ لە قورئاندا، واتە بۆ خۆتی بخوێنیتەوە کەم ئاەت یان سوورەت؟ سوورەتی تەها، سەرەتاکانی تەها، ئەمە جوانترین شتە لە قورئاندا بەلامەوە. سوورەتی تەها گوێبیستی بین؟ طه ما أنزلنا عليك القرآن لتشقى إلا تذكرة لمن يخشى تنزيلا ممن خلق الأرض والسماوات العلى الرحمن على العرش استوى له ما في السماوات والأرض وما بينهما وما تحت الثرى وإن تجهر بالقول فإنه يعلم السر وأخفى الله لا إله إلا هو له الأسماء الحسنى. ما شاء الله لێبێ. باشە، ئێستا باسی ئەوە بکەین. تۆ وتت 6 ساڵت پێچۆ بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز. بێگومان شێوازی جۆرا و جۆر هەبووە کە گرتوتە بەر بۆ لەبەرکردن. شێوازی جۆرا و جۆر وەکوتنەوە چ شێوازێکی ترت پەیڕەو کردووە لە لەبەرکردنی قورئانی پیرۆز؟ یەکەم شت وتنەوە بۆ خۆم دەمخوێندەوە و دواتر لەبەرم دەکرد. خۆم بۆ خۆم دەخوێندەوە. واتە چۆن دەتخوێندەوە؟ ئێستا لاپەڕەکە لەبەردەمتە، ئاەتێک دوو ئاەت لاپەڕەیەکی تەواو. من سەرەتا دەمخوێندەوە بە گوێری درێژی ئاەتەکە، ئەگەر ئاەتەکان کوردبوونایە دەمخوێندەوە. ئەوە من بۆ وێنە 5 ئاتم دەخوێندەوە، 3 جار بە چاو دەمخوێندەوە، پاشان بە لەبەر دەمخوێندەوە و لەبەرم دەکرد. جوانە. کەواتە تۆ لاپەڕەیەکت بە نزیکەی نیو کاتژمێر تەواو دەکرد؟ بە چارەکێک یان 3 چارەک. چارەک یان 3 چارەک؟ باشە. ئایا چ کاتێک بەلاتەوە باشتر بوو بۆ لەبەرکردن؟ تۆ وتت دوای بەرەبەیان، ئایا کاتی تریش هەبوو کە دەکرێت لەبار بوو بێ بۆ لەبەرکردن؟ یەکەم جار دوای بەرەبەیان دەمخوێندەوە و دوای گەڕانەوەم لە قوتابخانە پشوویەکی کەمم دەدا و ئامادەی لەبەرکردن دەبووم. ئایا شوێنێکی وا هەبوو کە بەلای تۆوە خۆشتر بێ بۆ لەبەرکردن یان نا؟ بەڵێ، من پێم خۆش بوو کاتێک کە لەبەرم دەکرد لە مزگەوت بووای؟ بێگومان، چونکە مزگەوت بەرەکەتی تێدایە. ئارامی و ئاسوودەیی. بەڵێ، ئارامی و ئاسوودەیی. جوانە.
ئەو هۆکارانی یارمەتی دەربوون بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز وەکو مامۆستا خێزان کام هۆکار بوو کە یارمەتی دەرت بوو بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز؟ بێگومان ژینگە ئەو ژینگەی تێدا لە ژیان زۆر یارمەتیدام و کاتێک من بە مامۆستاکانم وت خەریکی لەبەرکردنی قورئانم ئەوان یارمەتیان دام و هانیشاندام. مامۆستاکانی قوتابخانە با باسی ڕۆڵی قوتابخانە و مامۆستاکان بکەین. ڕۆڵیان هەبوو؟ بەڵێ ڕۆڵێکی بەرچاویان هەبوو و یارمەتیاندام کە قورئانی پیرۆز لەبەر بکەم. جوانە. باشە، ئێستا دەکرێت لە تەمەنی تۆ و بچووکتریش لاوان بە شێوەیەکی ئاسایی ڕووناکەنە لەبەرکردنی قورئانی پیرۆز بە کەمی نەبێ و پاساو بە زۆر شت دەهێننەوە. چ ئامۆژگاریەکیان دەکەی؟ دەبێت چی بکەن تا ڕوو بکەنە قورئانی پیرۆز؟ و ئامۆژگاریان دەکەم کە ئەوان و پێویستە لەسەریان کە هەوڵ بدەن و بڕیان لەسەر هیچ شتێک نەدەن تا هەوڵی بۆ نەدەن. واتە تاقی بکەنەوە. کاتێک کە دەست دەدەیتە قورئان ناتوانین لێ جیاوی بیتەوە چونکە کتێبی خوای گەورەی و ئەوە وتەی ئەوە. جوانە. و شتێک هەیە کە ڕاددەکێشێت بۆ لای و ناتوانین لێ جیاوی بیتەوە و وتەیەکی شیرین و سازگارە سەر دڵ. جوانە. باشە. دوای ئەوەی کە ئیبراهیم لەبەرکردنی قورئانی پیرۆزی تەواو کرد و بوو بە حافظی قورئان، چ شتێک گۆڕا لە کەسیەتی ئیبراهیمدا؟ متمانە بەخۆبوونم زۆر بوو. ئەمە تووشی سەرسامی کردم چونکە پێم وانە بوو کە متمانە بەخۆبوونم زۆر بێت. دوای تەواوبوونی لەبەرکردنی قورئان متمانە بەخۆبوونم زۆر بوو و لە لای من توانای یادەوەریم زۆر بەهێز بوو بەهۆی لەبەرکردنی قورئانی پیرۆزەوە. تۆ توانایەکی یادەوەری زۆر بەهێزت دەست دەکەوێت، زۆر بەهێز. واتە قورئان یارمەتی دەرە بۆ بەهێزبوونی یادەوەری؟ بەڵێ. بۆ لەبەرکردنی قورئان و هەموو وانەکانی قوتابخانە. وە کەسێتیت متمانەت بەخۆت هەبوو، پەیوەندی کۆمەڵایەتیت ئایا بووی بە کەسێکی توند و تیژ؟ لەگەڵ کەس قسە نەکەی ئەم نوێژەکە ئەو نوێژ ناکە؟ نەخێر، بەڵکو من هەنیشان دەدەم. من دەچوم بۆ لای ئەوانی کە نوێژیشان دەکرد و ئەوانەشی نوێژیان نەدەکرد و ئەوانی کە لە دین دوور بوون هانم دەدان. و توند بووی یان نەرمونیان؟ نەرمونیان. سەرمەشقم پێیانبەر بوو درودی خوای لەسەر بێ. درودی خوای لەسەر بێ. کە ئەو لەسەر خۆ لەگەڵ بێ باوەڕاندا. من ئامۆژگاریم دەکردن و باسی ئەزمموی خۆم بۆ دەکردن لەگەڵ قورئان کە چۆن ئەو ناڕەحەتیانم تێپەڕاند. بەڵێ و پێم دەوتن سەرفراز نابن مەگەر لە لای خوا، تەنها لەگەڵ خوا یان لەگەڵ کتێبی خوادا نەبێ. ئایا لە هاوڕێکانت یاخود لە برا بچووکەکانت ئێستا هەڵ و داوە دەست بکەن بە لەبەرکردنی قورئانی پیرۆز؟ بەڵێ، هاوڕێیەکم کە هەوڵمدا قورئانی پێ لەبەر بکەم. ئەو تێبینی دەکرد کە من هەمان دەزانم قورئانم لەبەر کردووە و لە نوێژە هەمیشە پێشان دەخستم و خەڵکی ڕێزی لێ دەگرت و منیش ڕێزی ئەوانم دەگرت، ڕێزی خەڵکم دەگرت. بۆیە ئەو غیرەی لا دروست بوو، ئەویش ویستی کە وەکو منی لێبێت. بۆیە من وەکو سەرمەشقێکم لێ هاتبووە ئەو ئینشاءالله بەم زوانە دەست بە لەبەرکردن دەکات. زۆر باشە کە تۆ هەست بکەی کە بوویتێتە سەرمەشقی چاکە بۆ کەسانی تر. بۆ بەتایبەت بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز. باشە، با باسی پەیوەندی کۆمەڵایەتی بکەین لە ماڵەوە لەگەڵ کەسانی نزیکت. چۆن بوویت؟ واتە جیاواز بووی؟ بەڵێ، جیاوازی هەبوو و جیاوازیەکە زۆر بەرچاو بوو. واتە من ڕوانگەیەکی ترم بۆ جیهان بۆ دروست بوو، کەبیرکردنەوەیەکی ڕۆنم بۆ دروست بوو و دیدێکی فراوانترم هەبوو. بۆ وێنە کە پرسیارێکم لێ دەکەن دەتوانم بە شێوەیەکی قوڵتر بیر بکەمەوە و وەڵامی دروست بدەمەوە. یارمەتی دایت لە پێگەشتنی کەسێتیت؟ بەڵێ، لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان. ئیبراهیم، دەتەوێت ببیتە چی؟ تۆ ئێستا لە پۆلی لە هەشتم. پێت خۆشە ببیتە چی؟ هیوات چییە؟ من پێم خۆشە بمە ئەندازیار وەک باوکم. ئەندازیار؟ ئەندازیاری چی؟ ئەندازیاری شارستانی. جوانە. ئەی لەبارەی قورئانی پیرۆزەوە ئایا ئەتەوێت بەردەوام بیا تەنها لەبەرکردنی بەسە و ئیتر دەوەستی تەنها لە جێگیرکردن و دەورکردنەوەی یان دەتەوێت بچیتە زانستی تەجوید و قیرائاتیش؟ نا، هەر ئەوەندە نایە ئینشاءالله. و هەروەها دەست بە لەبەرکردن کەم بە خەڵکی تا ئەوە پابند بکەم کە ئەو کەسە خۆی توانای هەیە و یارمەتی کەسانی تر بدەم. و قورئان بۆ مەبەستی خوێندن و فێرکردنە. فێربوون و فێرکردن بەتە ڕێگەت لەگەڵ کتێبی خوادا بەردەوام دەبێت و ئینشاءالله دەچیتە زانستی قیرائاتیش. بەڵێ، ئینشاءالله. و هەروەها بە جوانی شێعرەکانیش لەبەر دەکەی. لە کتێبی شاتیبی هیمەتت بۆ ئەمە هەیە؟ بەڵێ. بۆ ئەم کارانە؟
جوانە باشە جارێکی تر گوێمان لە تیلاوەیە کرد ببێ کاکە ئیبراهیم بەڵێ بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون والذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون ئافرین خۆ بەرەکەتدارت کە ئایا دەورێکی لەبیر نەچوت هەیە لە کاتی لەبەرکردنی قورئانی پیرۆزدا یادەورێکی جوانم لەبیرە لەگەڵ مامۆستا ئیبراهیم شماریدا ئەو ڕۆژەش کاتی تەوابوون بوو لە لەبەرکردنی سوورەتی کەهف من سوورەتی کەهفم لەبەرکرده بوو و ئەمە شتێکی زۆر جوان بوو و هەستێکی باز نەکراو بوو کە من نیوەی قورئانم لەبەرکرده بوو و نیوەی ڕێگاکەم بڕی بوو و من وام لێ هات کە زیاتر لەبەر بکەم زیاتر چونکە تەمام بوو کتێبی خوددا تەواو بکەم جوانە بەڵێ باشە بەر لە کۆتایی وتت بۆ دایک و باوکت چیان پێ دەڵێ پێیان دەڵێم سوپاسی ماندووبوونتان دەکەم لەگەڵم و سوپاستان دەکەم بۆ ئەو ماندووبوونەی کە چەشتان بە ئەوی کە من بم بە حافزی قورئان و سوپاسان دەکەم بۆ ئەوی کە لە هەموو ناڕەحەتیەکاندا لەگەڵم بوون و لە لام وەستان و من زۆر تامەزرۆم کە دوو تاجی نورتان لەسەر بکەم ئینشاءالله بەڵێنیان پێدەدەی بەچی بە تاجی نور ئینشاءالله چی دەڵێی بە مامۆستاکانت پێیان دەڵێم سوپاسیان دەکەم کە ماندوو بوون لەگەڵم و هەندتاندام کە کتێبی خوددا لەبەر بکەم و سوپاستان دەکەم کە چاکەتان زۆرە لەسرم سپاس بخوا و چاکە ئێوە لە یاد ناکەم جوانە کەواتە کۆتاشت کە دەمەوێت گوێبیستت بم لەبەرکردنی قورئان سەختەیان ئاسان ئاسانە ئەگەر بتوێ ئاسان بێ و سەختە ئەگەر بتوێ سەخت بێ جوانە سپاس خۆ پاداش باتەوە سپاس بۆ ئێوەش بینەرانی ئازیزی بەرنامەی قورئان خوێنانی نەوجەوان هاتینە کۆتایی ئەم ئەڵقە پڕ بەرەکەتە داوا لە خوا دەکەین کە هەمومان سوودمەند بووبین لێ ئینشاءالله لە ئەڵقەیەکی تر و لەگەڵ قورئان خوێنێکی نوێدا بە خزمەتتان دەگەینەوە تا ئەو دیدارەش بەخواتان دەسپێرم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتوه يا حامل القرآن قد خصك الرحمن بالفضل والتيجان والروح والريحان يا حامل القرآن